بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەی ئازیزدا گفتوگۆ دەکەین لەسەر تەوەرێک ئەویش پێشوازیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە میوانداری بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانای ئاینی. مامۆستا بەخێر بێت. سپاستانەکەم. زۆر جار مامۆستا لێرە و لەوێ دەبیستین و بینیومانە کە بەرنامە سازەکرێت تۆمارەکرێت لەسەرەوەی چۆن خۆمان ئامادەکەین چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین. بەڕاستی لەوانەیە لای هەندێک کەس ئەمە پرسیارێکی جۆرێک سادە یان جۆرێک ئاسان بێ، بەڵام ئەگەر بچینە ناوەڕۆکەکەیەوە و بە شوێن وەڵامێکی جدیا بگەڕین بێگومان زۆر گرنگە بزانین ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزانەکەین و چۆن خۆمان ئامادەکەین بۆ مانگێکی پیرۆزی وەکو مانگی ڕەمەزان. تۆ چیت هەیە لەسەرەوەی کە ئێمە و موسڵمانان چۆن خۆیان ئامادە بکەن بۆ مانگی ڕەمەزان و پێشوازی لەو مانگە پیرۆزە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. سرتا پیرۆزبایی گەرم لە مسلمانانی بەڕێزەکەین لە مسلمانانی کوردستان و مسلمانانی جیهان بەهۆی هاتنەوەی مانگی ڕەمەزانی مبارەکەوە. دیارە پێشوازیکردن لە مانگی ڕەمەزانی مبارەک ڕەنگە هەموو کەسێم پرسیارە بکات، بەڵێ من چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەم؟ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان پێشوازیکردنە لە میوانێک کە خوای پەروەردگار وەکو دیارەیەک ئینێرێ بۆ ئینسانەکان. پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان پێش ئەوەی بەلاشە پێشوازی بکەین ئەبێ بە دڵ ئەبێ بە ڕۆح پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەین. مانگی ڕەمەزان مانگی بەکرداریکردنی ئەو فەرموودە و ئاەتانەیە کە لە ڕابردوودا خوێندووتە. مانگی ڕەمەزان مانگێکە ئەوەندە مانگێکی گەورەی خوای پەروەردگار جەلە جەلالوه لەسەر هەموو ئومەتەکان ڕۆژوەکەی فەرز کردەوە. تەبەن مانگی ڕەمەزان خودی مانگەکە بەڕێز نییە، ڕۆژوەکە تێیدا بەڕێزە. ئەگەر نا ئەم مانگەی کە ئێستا ڕۆژوی ڕەمەزانی تیاگرین 5 ساڵی ترە مانگە نییە، چێتە مانگێکی ترەوە. ئیدەن ڕۆژوەکە بۆ خۆی ڕەمەزانەکە مانگەکە پیرۆزەکات. بۆیە ئەگەر ڕۆژوەکە کەوتە مانگێکی ترەوە مانگەشەر پیرۆزە بێ بەهۆی ڕۆژوگردنی مانگی ڕەمەزان. جا ئەم مانگە بۆچی ئەوەندە بەڕێزە؟ تەبعاً بۆچی ئێمە ئەوەندە بە گەرمی پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەین؟ لەبەرەوەی مانگی ڕەمەزان ڕۆژووی مانگی ڕەمەزان ڕۆژوو بەگشتی لەسەر ئومەتانی تر خوای پەروەردگار فەرزی کردووە، وەکو چۆن لەسەر ئومەتی پێغەمبەری خوا فەرزی کردووە. مانگی ڕەمەزان مانگێکە خوای پەروەردگار لەم مانگەدا قورئانی داگردووە بۆ ئاسمان. مانگی ڕەمەزان مانگێکە خوای پەروەردگار شەیتانەکانی تیا کۆت و بەند دەکات. مانگی ڕەمەزان مانگێکە دەرگاکانی دۆزەخی تیا ئەگیرێ لە ئینسانەکان، بۆ ئینسان هەوڵدا لەم مانگەدا دۆزەخ لە خۆی داخات. مانگی ڕەمەزان مانگێکە دەرگاکانی بەهەشتی تیاکرێتەوە. مانگی ڕەمەزان مانگێکە دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت بۆ ئەو کەسانێک کە لە مانگی ڕەمەزان. ئیدەن مانگی ڕەمەزان مانگی بەکرداریکردنە بۆ معنایە، مانگەکە بۆ خۆی گەورەیە. بپرسین کرداریکردن هەرتەنها ئەوە نییە کە ئێمە بڕۆژوو بین خۆمان بگرینەوە لە خواردن و خواردنەوە و ئەوەی کە شەرع ئاماژەی پێکردو نابێت نزیکی بکەینەوە، تەنها بەمەنا ئێمە ئیکتیفا نابێ و بتوانین بڵین ئێمە بڕۆژوو بین عەمەلیش و هەموو ئەو شتانەمان کردو کە قەدەغ ینی ئەو شتانی کە قەدەغەن بەلایە نەچوون، ئەو شتانەش کە مباحن یان حەڵاڵن ئەنجاممان داوە. بەوە کیفایەت ناکە؟ مانگی ڕەمەزان تەنها ئەوە نییە بڵێ ئینسان بە ڕۆژوو بێ خۆی لە خواردن و خواردنەوە بگرێت. فەلسەفەکە لەوانی حیکمەتی ڕۆژوو فەلسەفەی ڕۆژوو زۆر لەوە گەورەترە. یعنی زۆر لەوە گەورەترە ئینسان تەنها بە ڕۆژوو بێت لە بانگی بەیانیەوە تاوەکو بانگی مەغریب ئاونان نەخوات. بۆ نمونە مانگی ڕەمەزان کاتێکە ببرە مامۆستا زۆر جار ئینسان بەوەی سەرقاڵی ژیانیەوە ئیشێکیەوە لە دەرەوە زۆر جار ڕێیەکەوێ بانی تایەوەرە نان ناخوا. زۆر جار ئەمە ڕێکە ینی بزانین ئەم برسێتی بوونەی کە بەهۆی سەرقاڵی ڕۆژانەیان بەهۆی ئیشێکەوە یان بەهۆی نەخۆشیێکەوە ڕۆژێک تۆ مەعیدەت ئیشتیها نابا هیچ بخۆی هیچ ناخۆی هیچ ناخۆیتەوە. ئەمە هەر برسی بوونە. لەگەڵ ئەم برسی بوونەی کە لە مانگی ڕەمەزانایە چ جیاوازیەکی ئەبێ هەبێ؟ جیاوازی ئەوەی هەیە تۆ لە مانگی ڕەمەزانە کاتێک نان ناخۆیت کاتێک ئاو ناخۆی بە فەرمانێکی ڕەب العالەمینە، بە فەرمانێکی ڕەب العالەمینە ناکرێ ئەم ئاو نەخواردن و نان نەخواردنەی تۆ لەبەر ئەوە بێ کە ڕەجێمەکەی بۆی زەعیف بیت. ناکرێ ئەم نان نەخواردن و ئەو نەخواردنەی تۆ مەسەلەن لەبەر ئەوە بێ کە تۆ مەشغەڵەتێک تێ لە دنیادا. ناکرێ ئەم نان نەخواردن و ئەو نەخواردنەی تۆ
لە غەیری مانگی ڕەمەزانە کە خۆیەکەت پێوە گردووە ڕەمەزانی شەروە بێ نە ئەرزم کردی پێش ئەوەی پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەین بەلاشە پێشوازی لێکەین بە ڕۆح تۆ کە بە ڕۆژەوە بێ نێتت تەنها بۆ خوای پەروەردگار بێ پێشتر لەوە چێ نێتت ڕەجەمکردن بێ خەڵکێک بۆی ڕەجەم کات خەڵکێک بۆی مەسەلەن لە مانگی ڕەمەزانە کاتێک ئەمە پێشوازی لێکەین ئەوە گرنگە بەلامانەوە فەلسفەی ڕۆژۆکە لەوەیانەیە کە ئێمە نان نەخۆین ئەگەر ناخوای پەروەردگار چ پێویستی بەوەی ئەمە نان نەخۆین چ پێویستی بۆیە من ئاو نەخۆم فەلسفەی ڕۆژ و لەوەیە ئینسان لە مانگی ڕەمەزانەدا لەم قوتابخانەی ڕەمەزانەدا لە مانگێک لە ساڵێکە مانگێک لە دەورەیە هەموو ساڵێک مانگێک لە دەورەیە دەورەی تەدریبە ئەم دەورەی تەدریبە ڕای ئێنێ لە 11 مانگەکەی ترا ئیسلام بک بە کردار ئەمە زۆر گرنگە بەلای منەوە بە کرداریکردنی ئیسلام لە هەڵسوکەوتی ڕۆژانەمانە لەم مانگی ڕەمەزانەدا کە مانگێکە قوتابخانەیە کە مانگی تربێتکردنی خۆمان و ماڵ و منداڵمانە مانگی ڕەمەزان لایەنی ڕوحی بینی خۆت و خوای پەروەردگار نێت پاکردنەوەی نێتی خۆت بۆ خوای پەروەردگار شەو نوێژکردن ڕۆژەکەی مانگی ڕەمەزان چاکبوون لەو عیبادەتانەی بە باشترین شێوە کە ئەنجامداوە بە فرسەتگردنی کاتەکان لە مانگی ڕەمەزاندا و بینی خۆت و خوای پەروەردگارە بە عەمەلیکردنی ئیسلام لە ناو خۆت و ماڵ و منداڵ ئەمە زۆر بە عەمەلیکردنی دروشمەکانی ئیسلام بە عەمەلیکردنی دروشمەکان بۆ نمونە پێشاخۆن بابینە سەرەوەی کە چ جیاوازیەک هەیە لە بینی ئەوەی کە ئەوانی کە بە ڕۆژووی سوننە دەبن دووشەمە و پێنجشەمان سیانزە و چواردە و پانزدە هەموو مانگێکی عەرەبی یان ئەو مانگ و ڕۆژانەی تر کە تایە سونەتە بە ڕۆژوو بێ بە ڕۆژوە بن بەڵام ئەم بە ڕۆژوو بوونە جەماعیە و بەسەر یەکەوە کە لە یەک مانگایە دەرخەری چییە گرنگی لە چییە گرنگی لەوەدایە لە ڕۆژوگردنی مانگی ڕەمەزاندا جیاوازی دەوڵەمەند و فەقیر نییە بۆیە کاتێک دەوڵەمەندێک لە 11 مانگدا بەردەوام لە زۆرخۆری و تێرە سکی ئێشێت بۆی دەرەکەوێت لە مانگی ڕەمەزانە لەم عیبادەتە عامەدا خەڵکیەکەی 11 مانگە کە ئەم سکی ئێشێت لە زۆری خواردەوە 11 مانگە فەقیرێک سکی ئێشێت لە برسا 11 مانگە کەسێکەیە ئاو نییە بیخوا نان نییە بیخوا بەردەوام ئاوە بێتاقەتە ئەم مانگی ڕەمەزانە ئەرزم کردی گشتگیرە گشتگیریەکەی وا لە ئینسانی مسلمانەکە کە چاک بێ لەگەڵ خەڵکیدا بۆ نمونە لەم مانگەدا خەڵکانی دەوڵەمەندەوە کە خوای تەعالا پێیداون زۆربەیان بەزەیان بە هەژاران نادێتەوە بۆچی بەزەیان بە هەژاران نادێتەوە کاتێک کە بێتاقەتە بن کاتێکە خەڵکێکە بن یعنی لە مانگی ڕەمەزاندا شەیطان بەستراوەتەوە کۆت و بندکراوە یعنی مەگەر ئینسان بۆ خۆی نەفسی خۆی فەرمانی پێ بگەنە بە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەیطان لە کار و کردەوەی نامێنێ مەگەر لە پێش ڕەمەزاندا کردبێتی لەسەر ئینسانەکان بۆیە ڕۆژووی مانگی ڕەمەزان و غەیری مانگی ڕەمەزان ئەوەی جیاوازیەکەیەکە ئەم ڕۆژوە ڕۆژێکی جەماعیە ئەم ڕۆژوە هەندێک شتی تری لەگەڵایە لە غەیری ڕەمەزاندا نیە بۆ نمونە تەراویح کاتێک لە مانگی ڕەمەزاندایە لە غەیری مانگی ڕەمەزاندا نییە ئەم ڕۆژووە کاتێک لە عائیلەکەتانە هەمووی پێکەوە هەڵاسن لە غەیری ڕەمەزاندا نییە لە غەیری ڕەمەزاندا پیاوێکە بۆ خۆی لەواچە پێش بانگی بیانی شتێ بخوا بۆیە پێشوازیکردن لەم مانگی ڕەمەزانەدا ئەوە بەلای ئێمە گرنگەتیایە ئەنجام بدەین پێشوازی لێ بکەین بەوەی بڕیار بدەین لە مانگی ڕەمەزاندا ئێمە خۆمان یەکلاکەینەوە بۆ خوای پەروەردگار لە مانگی پێشوازەکە لەوانە هەرچەند ئێستا قەیرانێکی دارایی هەیە بەڵام پێشوازەکە لەوەیان نییە کە ئێمە خۆمان ئامادەکەین شیرینی و برنج و ئەنواع جۆری خواردن و ئەنواع گۆشت حازرکەین ئەمە چی ئێمە بە ڕۆژن بۆی ئێوارە سفرە بەڕازێنەوە ئایا چەمکی خۆ ئامادەکردن چەمکی پێشوازیەکە زیاتر ڕۆحی و معنەویە یان سفرە خوانەکان ناگرێتەوە سفرە خوانەکان بەشێکن لە خۆ ئامادەکردن بەڕاستی بەڵام بەداخەوە مسلمانان ئەمڕۆ ئەوەندە ئیهتیمام بە ظاهیرەدەن بە خۆ ئامادەکردن بۆ ماعیدیانەدەن ئەوەندە ئاگایان لە ڕوحیەتیان نییە ئەوەندە ئاگایان لە ناخی خۆیان نییە ئەمڕۆ بەو گەڕەکانەیە تێپەڕە هەر ماڵە پەرەمێزێکی شەکان نانەکەن ئەمەندە نانی کردووە بۆی ڕەمەزان نانەکە ئەمە شتێکی باشەوە پێشوازیکردن بەڵام با لە ناخیشەوە بڕیار بدەین لە مانگی ڕەمەزاندا بتوانین لەم مانگی ڕەمەزانەدا ئەگەر هیچ نەبێ جل بۆ هەتیوێک بکەین لەم مانگی ڕەمەزانەدا هەتیوێک کە نەدار و داماوە جلی بۆ بکەین ماڵێک ئاوەدان کەینەوە گەر بە 2 مریشک بێ بۆ جەژن ماڵێک ئاوەدان کەینەوە بە کیسەیەک ساوەر بێ برنج بێ هەر شتێک بێ لەم مانگی ڕەمەزانەدا ئێمە واز ئەو قسانە بێنن کە لە غەیری ڕەمەزاندا بەردەوامین لەسەری چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێن من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة من أن يدع طعامه وشرابه يعني خوای پەروەردگارێک پێویستی بەوە نییە کە ئینسان لە مانگی ڕەمەزاندا واز لە خواردن بێنێ واز لە
ئاو خواردن و خواردنەوە بێنن نە خوای پەروەردگار ئەوێ ئینسان لە مانگی ڕەمەزاندا لە مانگی ڕەمەزاندا خۆی ڕابێنێ لەسەرەوەی خزمەتی خۆی و غەیری خۆشی بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک هاوڵەکانی ئەنارد بۆ وەکو لە فەرموودەی بوخاری و موسلیم داهاتووە هاوڵەکانی ئەنارد بۆی بە خەڵک بڵێن بە ڕۆژوو بن سەحابەکە ئەفەرمێ ئێمە بە خەڵکمانەوت بە ڕۆژوو بن خۆشمان بە ڕۆژوو ئەبووین وەنوسەویم صبیانەنا منداڵەکانیشمان بە ڕۆژوو بن ئەمە زۆر گرنگە یعنی لە مانگی ڕەمەزانەدا پەروەردەکردنی خود پەروەردەکردنی منداڵەکان ئەم منداڵە هەندێ باوکان و دایکان بەداخەوە وەڵام منداڵەکە دڵێ نایە خەبەریکەنەوە بۆ نوێژی بیانی دڵێ نایە خەبەریکەنەوە بۆ پارچە و نە ڕای بێنە مادام ئەم منداڵە بۆ خۆی هەندێ منداڵی تااقەتێکیە پێی خۆشە قەچێکە خەبەری کەڕۆ با تا چێشتەنگاو بە ڕۆژوو بێت چیتیای با تا چێشتەنگاو ئاو نەخۆنان نەخوا خۆ زۆر جار تا سەعات دەی نیوەڕۆ خەوتووە قەچێکە بە هەر پێ بڵێ بە ڕۆژووی پێی بڵێ بە دوو ڕۆژێکت بۆ حیسێبە مامۆستا پەیامت بۆ خوشکان زیاتر هەر لەسەر خۆ ئامادەکردنەکەیان پێشوازەکە یان بەعام لەسەر ڕۆژانی ڕەمەزان ئەوەی کە ئیتر لە دوای نیوەڕۆوە یان لە دوای عەسرەوە بە جۆرێک لە جۆرەکان لە مەتبەخ لە چێشخانەیە سەرقاڵە بن بە دروستکردنی و ئامادەکردنی خواردن و ئیفتار بۆ ئەندامانی خێزان ئەمە بەڵێ شتێکی گرنگە بەڵێ خێریانەگە ئەوانیش بەڵام زۆر جار زیاد لە پێویست کاتەکان بەمەوە ینی ئەگیرێت تۆ لەم ڕوانگەیەوە چیت هەیە وەڵام من پێیان بۆ خوشکانەوە بۆ خوشکان نییە پێیان بۆ برایانە یعنی من لەم ڕۆژانەیە لە سۆپەرمارکێتێ شتم کڕی پیاوەکوتی مامۆستا بە خێزانم و تۆ لێسە و ئینزارم کردوتم یەک ئێوارە بەبێ مریش من فتار ناکەم دەی خۆ ئافرەتی داما و خۆ گەر مریش لێنەدا نێرن و ماڵ باوکی ئەگەر لێنە ئەو قوربەزەرە هەڕەشیان لێ کردو پێشەوەی ڕەمەزان بێ ئەمە ئەبێ برایان بەڕاستی ئینە ئافرەتی ئەو کەسار تێنەگەیشتۆ لە ڕەمەزان یعنی پێی وتووە یەک ڕۆژ بەبێ مریش فتار ناکەم ترە ئافرەتە قوربەزەرە چی بکە یعنی گرنگە برایان بەڕاستی ئافرەتی داما و دوو دانە سەعات خەریکی یاپراخە بێ بە 10 دقە پێردەکەی خوا يعني دوو دانە ساعات خەریکی کفتەکردنە بێ بە 10 دقە مێردەکەی خوا ئەمە چی بکەم ئەم ئافرەتە داماوە پێی ئەی ناخۆ چۆن پێی خۆشە مەسەلەن بە ڕۆژووە چۆنە و پیاوە هەندێک لە پیاوان هەیە بەڕاستی بەداخەوە وازانن بۆ خەڵی بە ڕۆژون وازانن بۆ دراوسێ بە ڕۆژون وازان بۆ خێزانی بە ڕۆژ وازانێ بۆ مناڵی بە ڕۆژوە تووڕە ئەبێ لە خێزانی ئەگەر کاکە خێزانی بە ڕۆژوو بووە وەکو ئەم بۆ خۆی هەردووکیان پێکەوە بە ڕۆژوو بن ئەم خەوتووە خەریکی فەیسبوک بووە خەریکی چات بووە خەریکی بەزمێک بووە خێزانەکەی چێشتی کردووە بە بۆنەی بە ڕۆژوەکەیەوە نەیزانیوە دروستە خوێ چێژی بکە پێچێت تۆزێ سوێر بێوارە لی تووڕە بێت بە ڕۆژ پیاوی وایە کەس ناوێرە قسەی لەگەڵا بکە لە مناڵ تووڕابێ لە خێزانی تووڕابێ لە دراوسێ تووڕابێ لە هاوپیشەی تووڕابێ بێ واز لەوانە بێنێت ئەوە پێشوازی لە مانگی زۆر باش لە پرسیارەکان چەند ڕەمەزان ببوورە مامۆستا تا چەند ڕەمەزان دەبێت ببێت ئاشتەوایەکی دیکەی کۆمەڵایەتی بەتایبەت لە خێزانەکانە ئەو سەماح و لێبوردەی و دڵفراوانی کە هەبووە پێشتر ئەبێ لە ڕەمەزانە زیاتر بێ وگویت ئەم دوو تاکە ئەم ژن و مێرد هەردووکان بە ڕۆژوون ژنەکە ئەرکێکی کەشی لەسەر شانەکە بێ هەمنان بۆ خۆی بۆ مناڵەکان و بۆ مێردەکەش حازرکە تا چەند ئەمە دەبێ ئەم کولتورە واز لێبێنین ئەم تووڕەبوون و قەڵس بوون و وەکوی جەنابەت فەرموود ینی من وە هەست بکەم کە بە ڕۆژوم ئەبێ منەت بەسەر خێزان ما بکەم زۆر گرنگە خەڵک لە ڕۆژوو تێبگات ئەوە زۆر گرنگە بەڕاستی یعنی ئەم ڕۆژوە عیبادەتێکە بینی خۆت و خوای پەروەردگارە بۆی خوای پەروەردگار لە حەدیثێکی قودسیە فەرمێ والصوم لي وأنا أجزي به هیچ کردەوەیەک خوای پەروەردگار پاڵی نەداوەتە لای خۆیەوە ئیلا فەرموویەتی ڕۆژوو بۆ منە خۆ کردەوەکان تری بۆ خوای پەروەردگارە بەڵام فەرموویەتی ڕۆژوو بۆ منە خۆم پاداش تێدە مەتەوەن وەزانان قسانە سەر بۆ چی فەرموویەتی ڕۆژوو بۆ منە ئیمامی قورتوبی دە تەفسیری هەناوە بۆ حەدیثە بەڵام ئیشمان بۆنێ ئیشمان بۆی ڕۆژوو ئەبێ خەڵک لێ حاڵی بێت ڕۆژوو یعنی گۆڕینی تعاملی خۆت پێغەمبەری خوا فەرمی ئینسان بە ڕۆژوو بوو نابێ جنێو بدات وإن سابه أحدنا وقاتله فليقل إني صائم بلا من بروجم أقل نقدر خوي جوان بدات جوان جان بيدا بلا من بروجم إذا أم إنسان خوي الرأي نيل سرويك جنوب خلق ندات خوي الرأي نيك تورا نبي خوي الرأي نيك بختان بو خلق نكات خيبتي خلق نكا ما نجي رمضان شهر الصبر بيغمبري خو عليه الصلاة والسلام لفرموديك دا فرمودي شهر الصبر ما نجي رمضان ما نجي صبر وآرام قردنا بويا ما نجي رمضان زور قرنجة إما بيكي أنا ما نجيك بويكا ماڵەکان من زیاتر ئاوەدانی و خۆشی ڕووی تێ بکە باسی شەیتانت کرد و ئەمە زۆر بڵاوە کە شەیتان لە ڕەمەزانە ئەبەسرێتەوە و کە لە بچاکرێ ینی خەڵکێک وا تێگەیشتووە ئەوی ئەو ترێ شامی شەریف ینی ئەبێ ئەوانەی کە بە ڕۆژوون یا لە کۆمەڵگەیەکی موسڵمان نشینی وەکو کۆمەڵگەی کوردەواریە ئیتر ئەبێ
هیچ شتێک ڕوونەیە هیچ خەلە لێ نەبێت لەبەرەوەی شەیتان نییە ئەی مامۆستا ئەبینین خەڵکێکەیە بە ڕۆژوە تووڕێ خەڵکێکەیە بە ڕۆژووە لە بازار دەستی خەڵکە بڕێ خەڵکێکەیە بە ڕۆژووە ئەنواع خراپاکە بچووک گەورە ئەمە کە شەیتان بەسراوەتەوە ئەم بابایی بە ڕۆژووە ئەم تاوانانە چییە؟ ئەم تاوانانە طبعاً ئینسان کاتێکە بە ڕۆژوو ئەبێت زۆر جار لە مانگی ڕەمەزان لە دزی لە ماڵەکانەکە لە ناو کەعبەیە نەعلە دزن مەسەلەن لە ناو کەعبەیە خەڵک دزیەکە خۆ شەیتانی شتیانێ دوو لایەن فەرمان بە ئینسانەکەن ئینسان خراپە بکات شەیطان خوای پەروەردگارە فەرمێ شەیطان فەرمان بە ئینسانەکە خراپ نەفسیش وئین النەفسە لەئەمارەة بالسوء شەیطان یانزە مانگە نەفسی ڕاهێناوە لەسەر ئەوەی خراپە بکە دوای خۆی دەسەڵاتی نامێنە لە مانگی ڕەمەزاندا لە مانگی ڕەمەزانە دەسەڵاتی نامێنە دەسەڵاتی لێوەرئەگرنەوە وەکو ڕێزێک بۆ بڕواداران بەڵام ئەم ئینسانە نەفسەکەی هەر ماوە یعنی خۆ نەفسی ماوە فەرمانی پێ بکە بۆیە مەرج نییە ئینسان هەر کاتێک کە تاوانێکی کرد ئیتر بڵە شەیطان وەنیە شەیطان پێکردم جاریوان نەفسی خۆی پێیەکە یعنی جاری وایش پەیوەندی بە شەیطانەوە نێ باوەڕکە ئینسانی وایە کاری واکە شەیطانە بە خەیاڵە ناتوە کاک حر بە خەیاڵە ناتوە ڕۆژ لە ڕۆژان بخاتە مێشکی مسلمانێکەوە بۆ خۆی بیری لێ کردوتەوە بۆیە مەرج ئەوە نییە کە شەیطان لە مانگی ڕەمەزانە بەسراوەتەوە ئیتر خەڵک بۆ خۆی دانیشێ و بڵە کاکە بە دزیم لێ ناکاوتە نەفسی ئینسان لەسەر تاوانکردن کە ڕاهات لە ڕەمەزان و غیری ڕەمەزانیشدا شەیطان وازی لێنێ ئەڵێ تەواو خۆی ئیشەکانی منەکە بۆ بچم بەلایە مامۆستا شاخان پرسیارەتە بێش کەواتە کەسێک منێک تۆیەک بینەرێکی ئێستا گوێی لێمانە کە لە ڕەمەزانە تاوانێکەکە یان ئەو تاوانانەی پێش ڕەمەزان کردوونی ئێستش لە ڕەمەزانە بەردەوامە بێت ئەبێ زۆر بەخۆیان بچێتەوە کە ئەم کەسە نەفسی زۆر خراپە ئەو تا شەیطان وازی لێناوە وەک تۆ فەرمووی ئەم وەکیلی شەیطانە و پاڵی لێهاتۆم ئیشەکانی خۆیەکە ئەو کەسانەی لە مانگی ڕەمەزاندا قودرەتی ئەوەیان نەبێ واز لە تاوانکردن بێنن واز لە گوناه بێنن واز لە مەعسیەتی خوا بێنن ئەبێ زۆر لە خۆیان بترسنەوە نەفەرانە بۆ ئەبێت دڵنیابن کە بەشێک لە شەیطان لە ناخی خۆیەتی دڵنیابن کە شەیطان دەرسێکی پێوتووە بە یان زەمان بەمانگە بۆی تەرک نادرێ بۆیە لایەنی ڕوحی ئەو ئینسانە لایەنی ڕوحی ئەو ئینسانە بینی خۆی و خوای پەروەردگار دوعا بکە لە مانگی ڕەمەزاندا کە لە یەکێک لە ئەو کاتانەی دوعاتیان ڕەت ناکرێتەوە کاتێکە کە ئینسان فتارەکە بەڕاستی بۆیە زۆر گرنگە مسلمانانی بەڕێز ئاگادار بن ئەم مانگی تەوبەیە مانگی پەشیمان بوونەوەی لە تاوان مانگی ئەوەی کە ئینسان بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار التائب من الذنب كمن لا ذنب له ئینسانێکە تەوبە بکات تەواو خوای پەروەردگار لی خۆشە بێت چ تاوانێکی کردووە لی خۆشە بێت مادەم حەق الناسی لانیە بۆیە زۆر گرنگە ئێمە مانگی ڕەمەزان بکەینە مانگی بەخۆدا چوونەوە تا چەند ڕەمەزان زەویەکە بۆ داچەندنی کردەوە چاکەکان و کێڵگەیەکیشە بۆ چنینەوەی بەرهەمەکەی بۆ ڕۆژی دوایی ڕەمەزان حەمامێکە بۆ پاکردنەوەی ئینسانەکان لە گوناهی ڕابردوو و مەدرسەیەکیشە بۆ فێربوون بۆ داهاتوو ڕەمەزان ئەوەیە بەڕاستی ئینسان لە مانگی ڕەمەزاندا بڕیار بدات با لە مانگی ڕەمەزاندا برایان و خوشکانی بەڕێز بڕیار بدەن ئەوە بڕیار بدەن کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بن بڕیار بدەن مانگی ڕەمەزان هەموو شەوێک لە مانگی ڕەمەزاندا پارشێو بکەن چونکە زۆر لە مسلمانان پارشێو ناکەن بەڕاستی یعنی زۆر لە مسلمانان پارشێو ناکەن شتێکی خراپە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێن ڕۆژووی جیاوازی ڕۆژووی ئێمە و ئاهلی کیتاب پارشێوکردنە فەرموویەتی بەرەکەتی تایە لە پارشێوە بۆیە ئەوە زۆر گرنگە بڕیار بدا پارشێو بکات چونکە پاداشتێکی وەرئەگرێ بڕیار بدا مانگی ڕەمەزان خوشکان و برایانی بەڕێز بڕیار بدەن تەراویح بکەن ئەو برایانەی کە لە مزگەوتدا بۆیان نەکرێ با لە مزگەوتە تەراویحەکانیان بکەن ئەو برایانی کە برا پێشمەرگانەی کە لە جەنگن کە لە بەرگریکردن لەم خاک و نیشتیمانن با لەوێ تەراویحەکەیان ئەنجام بدەن ئەو خوشکانی کە لە ماڵەوەن بە بۆنەی مناڵەوە ناتوانن بێن با لە ماڵەوە جەماعەتەکان بکەن ئەو خوشکانی ئەتوانن بێن بۆ مزگەوت مێردەکانیان براکانیان باوکەکانیان نابێ بڵێن بچن بۆ مزگەوت پێغەمبەری خوا فەرمێ لا تمنعوا إماء الله مساجد الله ڕێگری لە ئافرەتەکان مەکەن بێن بۆ مزگەوت بڕیار بدەن تەراویحەکان ئەنجام بدەن پاشان بڕیار بدەن لەم مانگی ڕەمەزانەدا یعنی ئەمە کۆمەڵە بەرنامە بۆ خۆی دانا لەم مانگی ڕەمەزانەدا کارگە لێ بکا کە لە پێش ڕەمەزاندا ئەنجامی نەداوە چونکە ڕەمەزان زۆر جار ئینسان واز لە کار و کاسبیش ئێنێت مەگەر زۆر فەقیر بێ ڕەمەزان مانگی بەهێزکردنی ڕوحە مانگی بەخۆدا چوونەوەیە مانگی بەرنامەدانانە بۆ داهاتوو باشە باسی بەهێزکردنی ڕوحت کرد و باسی تەراویح و کۆمەڵێک پەرستش و عیبادەتە کرد مامۆستا شاخەوان لە ڕەمەزانە زیاتر عیبادەتەکان تاکین
واتە بە فەردی ئەنجام ئەدرێ و یان بە فەردی ئەنجام بدرێ باشترە یان عیبادەت و پەرستشی دەستە جەمعی و بە کۆمەڵە ینی بۆ نمونێمە تەراویحمانەیە بەڵام خۆ قورئان خوێندنمانەیە خۆ دوعا و پاڕانەوەمانەیە خۆ کۆمەڵێک نوێژی سونەتمانەیە ئایا لە ڕەمەزان زیاتر ینی بابای مسلمان تاکی مسلمان بە کوامیان مرتاحتر بوو ئەوە بکات پرسشە ئامە کۆمەڵایەت ینی کۆیەکان بکە یان تاک و فەردیەکان بکە طبعا ئینسان تا بۆی بکرێت بۆ لایەنی ڕوحی خۆی عیبادەتی تاک بکات یعنی ئەو عیبادەتانەی کە لە نێوان خۆی خوای پەروەردگارە کە ئەچێتە ماڵەوە کە بە ڕۆژ لە ماڵەوەیە ئاوها عیبادەت بکات بەڵام ئەو عیبادەتە گشتیانە ئینسان زیاتر بەهێزەکات لەسەریان بۆ نمونە ئەگەر ئینسان لە ماڵەوە 11 ڕەکعات تەراویح بکە زۆر قورسە بەلایەوە بەڵام لە مزگەوت تا بیکە زۆر ئاسانە بەلایەوە وانە کەواتە هەردووکانی تایە بەڵێ هەردووکیانی تایە عیبادەتێکی گشتی تایە کە نوێژی تەراویحە نوێژە جەماعەتەکانە بڕێار بدە نوێژەکانی بە جەماعەت بکە لە مزگەوتە کە مەسەلەن جاری وای هاوکاریکردنی جەماعیە مەسەلەن لە مزگەوتێکدا فەقیرێکە ژارێک دراوسەی مزگەوتەکەی با دوو کەس یارمەتی بدەن لە مانگی ڕەمەزانە کاکە پیاوێکە کرێکاریەکات ناتوانێت کرێکاری بکات مادام ئەم پیاوە ناتوانێت کرێکاری بکات دە کەسی ئاهلی مزگەوت چی تایە بڵێن ئەم مانگە با یارمەتی ئەم پیاوە بدەین نەڕوا کرێکاری بکە کاکە ئەمە بەقەر ڕۆژۆکە خێرە کەسێک دە عەمرەی کردووە هەموو ساڵی ڕوا بۆ عەمرە هەموو ساڵی ڕوا بۆ عەمرە بەڵێ عەمرەی ڕەمەزان زۆر خێرە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێ لە ڕەمەزانە عەمرەیە بکە وەکو حەجی کردبێ لەگەڵ منە خێرێکی زۆر گەورەیە بەڵام با ئەم مانگی ڕەمەزانە نەچێ بۆ عەمرە چیتایە ئەو دەگەڵای ئەو 15 گەڵای کە ئەیدا بە عەمرە بابیتە سێ کرێکاری داما و لە ڕەمەزاندا ئیش و کاسبینەکەن پشتی چەماوە لە کرێکاریە عەرەقی دنیای ڕژاندووە لە کرێکاریە ناتوانێ دەما مۆستاگەڕە بۆی فتوای بۆ بدەن بۆ ماڵ و منداڵەکەی کرێخانوەکە پەیاکە کاکە بە ئەو کەسانە بڕیار بدەن لە مانگی بام ڕەمەزانە نەچن بۆ عەمرە چیتایە بام ڕەمەزانە 15 گەڵای ئەم 15 گەڵا بەسەر 5 کرێکارەدا بەشی کەم ئەوە بەڕاستی خێرێکی گەورەی ئەوە با دە کەسم بڕیارە بدەنە ناخی خۆیەوە ئەمرەکردن عیبادەتێکی تاکە بۆ خۆتە چیت بەڕاستی خير الناس ينفعهم للناس پێغەمبەری خوا فەرمی باشترین کەس ئەو کەسەیە کە سوودی بۆ خەڵکیە بێ ئەمەش سوودە بەڕاستی ئینسان با بۆ خۆی نەژی الأرض خلقت لغيرها عرب الله الأرض خلقت لغيرها ولم تخلق لنفسها ئەرز بۆ غیری خۆی دروست کراوە خۆ بۆ خۆی دروست نەکراوە خەڵک بەسەری هەڕوا بۆی ئینسان با هەوڵدا لەم مانگەدا زۆرترین سوودی بۆ خەڵکیە بێ لەم مانگی ڕەمەزانەدا عیبادەتێکی تر کە زۆر گەورەیە قورئانە چونکە لە مانگی ڕەمەزاندا قورئان دابەزیوە پێغەمبەری خوا فەرمی القورئان والصيام بەڵێ مامۆستا حەزەکەم بەسەرەتیە نەپەڕین ینی بە جۆرێک لە جۆرەکان لێرە و لەوێ پێشبڕکەی چەند ختمێ کردووە چەند ختمەکەی ئەوە لە من دەم کردووە ئەوە لە 15 ئەوە لە 8 ئەوە لە 5 ئەوە لە 3 بەڵام ئایا قورئان بۆ ئەوەی ئێمە بزانین چەند ختممان کردووە ژمارەکەی گرنگە یان ئەوەی بەهادیئی بە تەدەبور هەم بخوێنرێتەوە هەم لی تێ بگەین هەم ینی حەقی وشە و کەلیمات و حاڵاتە تەجویدیەکانی بدەین بەڕاستی من حەزەکەم لەسەر ختمی قورئان ینی کۆمنتی خۆت ینی ئیرشاداتی خۆت بۆ ڕۆژوانان بڵێیت ئەو برا بەڕێزانەی کە ئێستا گویان لێمانە ئەو بەڕێزانەی کە لە برایان و لە خوشکان ئێستا گویان لێمانە من کە ئەمان بینن پێم خۆشە ڕاستی کە پێیان بڵێم ئەویش ئەوەیە قورئان پێش ئەوەی بۆ خوێندن بێ بۆ ئیش پێکردنە ئەگەر ئینسانێک لە ژیانیدا قورئان نەخوێنە نەیکاتەوە گوناهبار نابێ مادام نەیزانیوە بەڵام ئەگەر کاری پێنەکە گوناهبارە بێت ئیدەن قورئان بۆ کارپێکردنە جارێ پێش هەموو شتێک بۆ ئەوە نییە کە ئینسان بەس بیخوێنێتەوە عملکردن بە قورئان پاشان بەڕاستی لە کتێبەکانی لە کتێبی تاریخە لە کتێبی تەزکیەیە لە باسی ڕۆژووی پیا و چاکانە سەلەفی ئەمەتە شتیواڵن بە عەقڵی ئینسانەوە ناچێت بەڕاستی یعنی ئەڵێن فڵان کەسی سەلەف هەموو ڕۆژێ 2 ختمەی کردووە یان هەموو ڕۆژە 3 ختمەی کردووە بەڕاستیەوە قورئان خوێندن نییە ئەوە وەکو نوێژێک وایە سەر بداتە ئەرزە و بەرزەوە بێ کاکێکیان قورئان خوای پەروەردگار فەرمێ لیەدەبەڕوا ئایاتی یعنی بۆ ئەوەی کە تەدەبوری تیا بکەی کاکە ئەم قورئانە ئەم وشەیە کە خوێندت بزانە معناکەی چییە عملی پێ بکە ئەگەر باسی باش بوو بپارڕێ خوای پەروەردگار باشتە بنسی بکە ئەگەر باسی دۆزەق بوو بپارڕێ خوای تەعالە لە دۆزەق بتپارێزێ بەڵام تۆ دانیشی قورئانەکە ئەکەیتەوە وەکو کتێبێکی خوێنیتەوە کاکە ئەگەر قورئان وەکو کتێب بیخوێنیتەوە یعنی ئەگەر گریمان قورئان وەکو کتێب بیخوێنیتەوە نەکوەکو قورئان بە دەنگە و بە تەجویدەوە باوەڕکە وەکو کتێبی خوێندە ڕۆژی ختمێکت پێ ناکرێ ئاخر کاکە هەندێک خەڵک ئەڵێ وەڵا من هەموو ڕۆژە ختمەیەکەکەم ئەی باشە تۆ نوێژت نەکرد ئەی نەخەوتی ئەی سەردانی کەست نەکرد ئەی کاسبیەکەت نەکرد ئەی حەقی ماڵ و مناڵت نەدا
تۆ هەر قورآنەکە بکەرەوە بە ڕۆژێ ختمەیەکت پێ ناکرێت کاکە قورآن ختمەیەکی قورآن مثلا ئەو قاریانەی کە زۆر سەریعن هیچێک لەوانەیە کە زۆر سەریع عەجمیە مثلا لە 20 دقیقە کەمتر نییە مثلا آخر کاکە تۆ ئەگەر تەسەوور کە لە 20 دقیقە ئەگەر بە نیو سەعاتیش ئێمە ختمەیەکمان پێ بکرێ بە نیو سەعاتیش ختمەیەکمان پێ بکرێن بە چەند ساعت قورآن ختمەکەین قورآن کاکە 15 ساعتی ئەی تۆ هیچ ئیشێکت نییە هەر خەریکی قورآن خوێندنی بۆیە بەڕاستی من برایان و خوشکانم ینی سەرقاڵ نەبن بەوەی چەند جار ختمیان کە بەڕاستی پێش بڕکێن نەکردن بەو معنایی کە لە دوای ڕەمەزانە بڵێ وەڵام من 3 ختمەم کردو وەڵام 4م کردو وەڵام من 10 کردووە وەڵام من 15م کردووە پێش بڕکێ بکەن لەم مانگی ڕەمەزانەدا ئەو ئاەتانێک کە ئیشتان پێ نەکردو کاری پێ بکەن پێش بڕکێ بکەن لەم مانگی ڕەمەزانەدا قورآن بە خەڵکی بڵێنەوە پێش بڕکێ بۆ خۆتان مەژین خيركم من تعلم القرآن وعلمه ئەگەر وعلمه وتیانەبی باسی نەکردو پێغەمبەر خەڵکی فێرکە لە مانگی ڕەمەزان مناڵەکانی فێرکە مناڵەکانی ڕابێنێ بۆیە بەڕاستی ئەوەی کە زۆر باوە لە ناو ئێمەیە ئەمە لە 4 ختمەم کردووە لە 5 ختمەم کردووە لە 6 ختمەم کردووە بەڕاستی ئەگەر زۆر ورد بینەوە لە سەنەدی ئەو ڕیوایەتانی کە لە ڕابردوودا هاتوون لە زۆرێک لە سەنەدەکانی ئیشکال هەیە زۆر باش ختمە و 20 ختمە و 30 ختمە لە مانگی بینە سەر بابەتێکی تر ڕەمەزان بێگومان خەسەن ئێستا لە هەرێمی کوردستان و لەم وەرزە لە وەرزێکی گەرمایە و هەم سەعاتەکانی ڕۆژوگرتن زۆر درێژن ینی بەڕاستی جۆرێک لە تااقەت فڕۆکێنی یا جۆرێک لە بێتاقەتی هیچنا ینی لە باشترین حاڵەتە ئینسان بێتاقەت و کەم حوسەڵاکات ئەوەی زۆر جار لە بینی من ینی دیقەتم داوە لە بینی ژن و مێردەکان هاوسەرەکانە ڕوئەدا ینی وەکوای بڵی لەم مانگایە ئیتر هیچ پەیوەندێک لە نێوان هاوسەرەکانە نامێنێ دوورکەوتنەوەیەگێ یعنی بە جۆرە لە جۆرەکان هەر کەسە و خەریکی عیبادەتی خۆی بیان هەر کەسە و لێک دوورەکەون وەکو سالبوو موجەبیان لەبێ تا چەند ئەمە حاڵەتێکی دروستە تا چەند ئەمە حاڵەتێکی دروستە باوکێک لە مناڵەکە تووڕە ئەبێ لە خێزان تووڕە ئەبێ ینی هیچ محەبەت و خۆشەویستیەک ئەگەر لە پێش ڕەمەزانە بێ و ئەزانێ ئەگەر قسەیەکی خۆشی کرد لەگەڵ خێزانی ئەگە بە جۆرە لە جۆرەکان تعاملی لەگەڵ خێزانی کرد لە کاتی ڕۆژۆکەشە ئەم گوناهبارە بێ حەزەکەم لەسەر ئەمە بە وردی قسە بکەی بەڕاستی ڕەمەزان مانگی دوورکەوتنەوە نییە لە یەک یعنی ئێمە بۆ شەرم بکەین لە فەرمودەی صەحیح هاتووە پێغەمبەری خوا ماچی خێزانەکانی کردو بە ڕۆژوو بووە ماچی کردوون هەنی کەسێکە ماچی خێزانەکەیەکە هیچ گوناهێکی نەکردووە هەنی بۆ شەرم بکەین ئێمە بەڕاستی بۆیە مانگی ڕەمەزان خەڵکێک پێی وایە تر نابێت لە خێزانت نزیک بیتەوە کوران دێ خەڵکێک هەر خێزانی دەستی بەردەستی کەوێڵی کوێری دەستنوێژەکە مشکان یعنی نازانێت دەستنوێژ بە خێزانیش ناشکێ بەڕاستی یعنی قسەی پێکە هەر گۆرەوێکە دوو لە ڕووی جەنابتان و بەڕێزانی ئەمان بینن گۆرەوێ داتە دەستیەوە دەستی بەردەست کوێری دەستنوێژەکە مشکان کاکە بۆ کوێری وەڵای دەستنوێژەکە نشکاوە دەستنوێژەکە نشکاوە لە پێغەمبەری خوا دیندارتری تۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەی صەحیح هاتووە بە ڕۆژوو بۆ ماچی خێزانەکانیشی کردووە بە ڕۆژوو بۆ ماچیانیشی کردووە ئەمە ئیتر ئەو سەرێتی بەڕاستی ئیدی کاکە کەسێک لە ماڵە لەگەڵ خێزانەکەی دوو قسە ناکات لەگەڵ مناڵەکانە دوو قسە ناکات بەڵام ئامادەیە بە فەیسبوک 5 ساعت قسە بکات بە ئەنتەرنێت 5 ساعت لەگەڵ خەڵکا قسە بکە 1000 موقع بۆ خۆی بکاتەوە ڕۆژانە ئەمە بەهین نازانێ بەڵام قسەکردن لەگەڵ خێزانە لەگەڵ هاوسەرەکەیە کە شەریکی ژیانێتی بەڕاستی کە ئێوارە دێتەوە یەک بەرەژمە برنجی بۆ لێ نایخوا آخر کاکە تۆ قسەی خۆش لەگەڵەوە ناکەیت ڕوت خۆش نییە لەگەڵ مناڵەکانتەوە هەر خەریکی تووڕەبوونی تو پیاوی وایە لە ڕەمەزاندا بەڕاستی ئەگەر یەک دقە وایەرلێسەکەی لێ بکوژێن تۆ مناڵێکی کوژێ آخر کاکە ئەمە کەی ڕۆژووە ئەمە کەی حاڵی بوونە لە ڕۆژوو یان ئەگەر وایەرلێسەکە لێ بکوژێتەوە لە ماڵە تووڕەبیت مناڵەکانیش دەرکەیتە دەرەوە بەڕاستی وە ڕۆژوگردنی مانگی ڕەمەزان نییە بۆیە بێ زۆر ئاگادار بن پیاوانی بەڕست خوشکانیش یان بە هەر باسی پیاوان برایەن نەکەن خوشکانیش بەڕاستی ئەبێ خوشکانیش کاتێک کە چێشتێکەکەنەوە منەت بەسەر مناڵەکانە چونکە خوشکان بەڕاستی ئەرکیان زیاتر لە ڕەمەزانە بۆ ئافرەت لە پێش ڕەمەزانە چی کردووە زۆری ئافرەتان دوای لە ڕەمەزان شارەیکەن بۆ نانی بەیانێ بۆ مناڵێر حەزرەکەت نانی نیوەڕۆی بۆ مناڵێر حەزرەکە ئێوارە شەر حەزرەکەت هەر ئیشەکەی خۆیەکات بەگەلەوەی پارشەوی شێکەوە پیاوەکە خەوتۆ ئێستا ئەم خەریکی چێشونان حازرکردن حازرە بێن جاو ئیشێکی بۆ زیاد بۆ بەڕاستی ئەبێ سەبری زیاترێ بێ ئارامی زیاترێ بێ ڕۆژوگردن ئەوەندە پاداشتەکەی هەیە لەبەرەوەی کە ئینسان وای لێدێ فێری سەبرە بێ فێری ئارامگردنە بێ فێری تەحمولە بێ بەڕاستی بۆچی ڕۆژ و شەفاعەت بۆ خاوەنەکەیەکات بۆ کاکە ڕۆژوگردن هەر ئەوە نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ لا فرمودێکدا ئەفەرمێ ڕوبە صائم حظه من صيامه الجوع والعطش يعني هەندێک خەڵکی هەیە لە ڕۆژووە کاتی ئێوارە فتارەکەنەوە تەنها برسێتی و تینوێتەکەی بۆ مێنێتەوە
هیچی تری پاداشتی بۆ نەنووسراوە بۆ خێزانی قسەی کردووە لی تووڕە بووە منداڵی قسەی پێ کردەوە بە حەو پشتیاچوەتە سەر و جنێوی داوە دراوسەکەی ناوێرێ هەڵەیە بکات یەک وەرینێکی بۆ لێدەن لە بازارە 1000 جنێوەدا پەنجە دەرەکات لە جامەکە ئەگەر نەشی کوشن ئەگەر نەشی کوشن یەک فولێکی بۆ لێدەن دابەزی لەواشە بیشی کوشن ئەمە کاکە ئەمە سەبرگر ئەمە ڕۆژوو نییە بەڕاستی بۆیە من ئەوەڵ جار وتم ڕۆژووی مانگی ڕەمەزان ئەبێ وا لە ئێمە بکە ئیسلام بکەینە کردار لە ژیانماندا دوکاندارێکە لە بازار با لە مانگی ڕەمەزانە خەڵک ئیزعاج مەکە هاوار مەکە لە بازاڕەکانە هاوار مەکە بۆ شتومەکی خۆت داماوی قوڕگی نووساوە تووشی نەخۆشی بۆ ناتوانێت هاوارکە لە ڕووی ناشتەکەی کەس نایکڕێت تۆ شتەکەت خراپە هەرچی خەڵکێ لە دەورت کۆ بووە تۆ بەڕاستی لە مانگی ڕەمەزانە هەوڵدا لە بازاڕە خەڵک بێزار مەکە تەکسیت پێ خەڵک بێزار مەکە سیارەت پێ بە بازار ئەڕۆی خەڵک بێزار مەکە تۆ خۆڵ مەکە سەر خەڵکە زۆر تیژ مەڕۆ زۆر باش ئەمە زۆر گرنگی بەڕاست ئەمە قسەی لەسەر بکەین زۆرێک لە مسلمانان ئێمە بەداخەوە تعلیق و توانجێن لە گەنجێک کە لەوە چێ پێش ڕەمەزان نوێژی نەکردبێ بەڵام لە ڕەمەزانە هاتچۆی مزگەوتەکانەکە و بە ڕۆژوژە بێ و نوێژەکەشیەکە یان خوشکێک ئافرەتێک خزم و کەسکاری خۆمانە جیرانەکانمانە ئەو ڕێوکەسانن کە لە ئیشوکارە لەگەڵمانن سافیرن بەڵام لە ڕەمەزانە هەم ڕێزێک بۆ خوا هەم ڕێزێک بۆ مانگەکە بۆ مسلمانان هەم سەری داپۆشێ هەم بە ڕۆژوە بێ بەڵام هەندێک لە مسلمانان بە ناحاڵیانە تعلیقێن ئەو نوێژە ڕەمەزانێ ئەو لەچکە ڕەمەزانێ ئەوە دوای ڕەمەزان خاوە بێتەوە قسەی تۆ بۆ ئەو جۆرە کەسان بەڵام قسەی منەوە بێ شکری خوا بکەن و خەڵکانە ئەو خەڵکان لە جاتی تعلیق بێ شکری خوا بکەن باشە گەر لە قورئان هاتە بووی تا خەڵکێکەر بە ڕۆژوو نەبوو لە ڕەمەزانە نەهات ئەبێ هەرێکێکتان بچن 5 کەس لە کۆڵانێک بێنن بۆ مزگەوت چیمان بکردایە وەڵا بۆیە بەیانی بماندایە لە دەرگات تانی وەرە خەڵک بە قسەی ناکردین کاکە خۆی دێ بۆ شکری خوا ناکەی بۆ سوپاسی خوای ئەبێ تەرجیعی کەی بەڕاستی کاکە مانگی ڕەمەزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکدا سێشتی باس کردووە کە چۆتە سەر مینبەر ئامینی کردووە فەرمیانە بۆ ئامین کردووە فەرموویەتی جوبرائیل هاتۆ بۆ لام فەرموویەتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم خوای پەروەردگارە و کەسە لە ڕەحمی خۆی دوور خاتەوە کە مانگی ڕەمەزان بەسەریا دێ و زیندووە خوا لێی خۆش نەبووە ئەی کاکە خەڵکێک هاتووە لە مانگی ڕەمەزاندا تەوبەکە و پەشیمانە بێتەوە ناکرێت تۆ گاڵتەی پێ بکەیت ناکرێت کاکا بێ تۆ ئەوە بزانی کە ئەم ئینسانە هەرچەندێ تاوانی کرد بێ ئەتایب من الذنب کەمن لا تۆبەی کردووە کاکە پەشیمان بووەتەوە ئەم خوشکە بە ڕێزا لە جیاتی ئەوەی تۆ بەڕۆیەکی خۆشەوە لە مزگەوت لەگەڵیا قسە بکای خوشکان ڕۆیکی خۆشی لە تعلیقی تێگرن توانجی دێبوون گەنجێکە ئۆ وڵایەوە تا ئێستا نەهاتی بۆ لەشکە ڕەمەزانە ئەمە لەشکە ڕەمەزانە ئەمە عوباد و شارن ئەمە مانگ پەرستەکانن ئاوا قسەکردن لەگەڵ ئەو خەڵکانەدا بەڕاستی ئەمە کارێکی خراپە ئەبێ هانیانن کاکە با ئێمە نەبینە هۆکاری ڕاونانی خەڵک لە ماڵی خوا با ئێمە نەبینە هۆکاری ڕاونانی خەڵک لە ئیسلام و دینداری خواناسی ئەگەر ئیسلامت پێجوان ناکرێن ناشرینیشی مەکە بەڕاستی هەندێک خەڵک بەداخەوە هەندێک خەڵک ڕاونێن لە ئیسلام پێغەمبەری خوا بە سەحابەکانی فەرموو ئین منکم منەفیرینە هەندێک لێوە خەڵک ڕاونێن بەڕاستی لە ئێمەشدا بەڕاستی منا منەفیرینە خەڵک ڕاونێن لە ئیسلام بەتوانێت کاکە ئەم خوشکە بەڕێزا لە پێش ڕەمەزانە هەرچی کردووەتە بەری ئێستا بەشێکی ئیمانی لە دڵایە و تەقوای خواکە و لە خوا ترسیاتوەتەوە بۆ سوپاسی خوا ناکەی بەڕاستی کێ ئەڵێ بەیانی لە تۆ باشتر نابێت ئەو برا بەڕێزا کە قەنافزێکی داناوە و کە ملوانکەیەکی لە ملایە و کە مەزهەبی پێچێ بەدڵی یەک کەسێک نەبێ کێ ئەڵێ لە تۆ باشتر نابێت کێ ئەڵێ عاقیبەتی لە تۆ باشتر نابێت بۆ ڕیزی مسلمانان نوێژخۆنان ئەوانە شیتیانە بۆیە بەڕاستی کاکەم ئیسلامە جێ هەموو کەسێکی تیا بێتەوە بەڕاستی ئێمە بۆ ئیسلام یعنی لە چەند کەسێک ئەبێ مزگەوتی لاو چەند کەسێکی تیا بێت ئەو گەنجانە لەسەر شتێکی ترەوە قسە بکەین لە مزگەوتەکانە جەنابیش چەند ساڵێکە لە مزگەوتای ئیمام خەتیبیت ئاگاداریت هەندێک لە ئەو برا بەڕێزانی کە بە تەمەنا چوون مامە حاجیەکانیان هەندێک کەسیش کە لەسەر و گەنجەکانەوەن لە خوشکان و لە برایان ئەو داپیرە و ئافرەتە بەڕێزانی کەمێ تەمەنیان کردو لە مزگەوتەکانە زۆر جار لە گەنجەکان تووڕابن زۆر جار مناڵ دەرەکەن مناڵ دەنگە دەنگمەکەن ئەوەی وابکە ئەیکەمە دەرەوە نایڵم کە ئێوارێکی تر بێتەوە ئەم ینی مناڵ بە هەموو ئەوانەی کە هەیە لە مزگەوتا بێ باشترە یا لە شوێنی تر بێ باشترە ئێمە دوو لایەنمان هەبێ لەم مۆزوعاگەمان لەبێ یەکەم باوکە بە ڕێزەکان من زۆر لە مزگەوتدا باسم کرد و تومە منداڵەکانتان بێنن بۆ مزگەوت کارێکی زۆر پیرۆز دەکەن بەڵام ڕجاتان لە یەکەم کە ئەیانن ئەهێنن بۆ مزگەوت
ئادابی مزگەوتیان فێرکەن باوکان دایکانە بێ ئادابی مزگەوت بە مناڵەکانیان فێرکەن ئەمە خاڵێکە خاڵێکی تر ئەو کەسانە خەڵکی وایە مناڵێک دەست بەرێ بۆ قورئانێ لێی تووڕابێ قورئانەدانە ئەوەی پیاوە ئەبێت تۆ جوزئە بچووکەکان بگریتە دەستەوە ئیتر ئەو منداڵە دامەوە بانگێکەدا گەنجەیە بانگی داوە لە 79 لە 79 بانگی داوە مامە حاجیەک کە ئەو قسەی زۆر پێچێ حسابی بۆ قسەکەی خۆی نەکرد بێ لێی تووڕەبووتی توخاوە بانگەت وەدات بۆ خۆی بۆی جەڕامەتەوە گەنجە لە 79 بانگی داوە وازی لە مزگەوت تێناوە تا 92 نەچۆتەوە مزگەوت وازی لە مزگەوت تێناوە باشە ئەگەر تەسەورکە یەک شتێکت بۆ باسەکەم لە صحیح مسلم داهاتووە با مسلمانانی گویان لێبێ ئەگەر ئەم واقعە ئەمڕۆ ڕوو بدا لە دەشت و دەرێکی ئێمەدا ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ والله أعلم ابن عباس لە صحیح مسلم هاتووە ئەفەرمێ پێغەمبەر و هاوڵەکان نوێژی جەماعەتیان نەکرد لە دەشتێکات منیش بە گوێ درێژێک و دوو لە ڕووی جەنابتانەوە بەڕێزان ئێمان بینن منیش بە گوێ درێژێکەوە بە بینی سەفەکانە هاتو چۆمە کرد منداڵ بوو مەڵێ باشە خۆ ئەو قوربەسەرا منداڵێک ئاوا بکە لە دەشت و دەرێکە خۆ ئەی کوژن بۆ بە گوێ درێژ مامۆستا هەر مناڵەکە بە بەردەم نوێژخوێنەکەیە ئەڕوا منداڵە هیچی لەسەر نییە پێچێ مەسەن لێی تووڕەبن جارەتە نەیتۆ بۆ مزگەوت باوکی کێیە مناڵی بەرەڵای کردووە ئەمە بەڕاستی کارێکی خراپە ئەو بەرا بە ڕێزانەی کە لە مزگەوتدان ئەو حاجێ بە ڕێزانەی لە برایان و لە خوشکان ئەبێ ئاگدار بن کاکە تۆ منداڵێک لێی تووڕابی تەرکی مزگەوت بکە ئەزانی گوناهەکەی لەسەر تۆیە ئەو حاجەی کە بۆتە هۆکاری ئەوەی گەنجێک لە مزگەوت دوورخاتەوە لە نوێژ نەک مزگەوت کە بە مەبەستیش نەیکردووە کە مەبەست نەیکردووە لە 79 ئەو نەفەرە وازی لە نوێژ و مزگەوتێ ناوە تا 92 ئەو حاجیە ئەزانی گوناهی و 20 ساڵە لەسەر تۆ چە بەشێکی کاکە زۆر وریابینێ بەڕاستی ئەو منداڵە باینکە نەسیحەتی بکە بڵێ ئادابی مزگەوت ئەوەیە ئە لە سەفەکە دانیشن سە من لە مزگەوتەکەی خۆ مەسەلەن نەفەرم داناوە بەس منداڵەکان ڕیزەکات ئەبێ بەرنامەیان بۆ دەی منداڵە کاکە ئێمە مناڵ بووین تۆش مناڵ بووین و بەڕێزانێکی گوێیان لەمانە منداڵ بوونا کاسوینە سەفەوە پێمان بە پێیەکانە ئاوەشانمان لە یەکتریەدا ئەم شتانەمانە کە تەبیعەتی مناڵیتر خۆ تۆ ئەتێ کاکە مناڵە وەکو گەورە تەعامولکە کاکە ناکرێ فلاشێکە دەگیەگا بایشتی تیاگرێت ناکرێت 100 گێگای تێکەی جێی نابێتەوە کاکە خۆ بە زۆر نییە بۆیە زۆر گرنگە و پیاوە بەڕێزانە هەوڵدن منداڵەکان کە دێن بۆ مزگەوت با ئەو برا بەڕێزانە بچنە بینی منداڵەکان و دوو مناڵ نێڵن پێکەوە بن بۆی ئاژاوە دروست نەکەن لە مزگەوتە ئەم جابانە فەرێک لە هەموو مزگەوتەکاندا لە برایان و لە قوشکان منداڵەکان ڕێکخەن یعنی منداڵەکان لە مزگەوتە ڕێکخان ئەو منداڵە بەیانیە بێتە پیاوی ئەم وڵاتە بە ئێمەش مناڵ بوون کاکە زۆر باش ئێمەش ئەگەر وازمان بێنە ئەختیار زۆر لە ئێمە تووڕا بوو خەڵکێک لە ئێمە تووڕا بوو لە مزگەوتە بەڵام خەڵکێکیش بوو بە ڕووخۆشی لەگەڵمانە بوو مزگەوتمان لا خۆشەویست بوو بۆیە بێ ئاگادار بین نبینە هۆکاریەوەی کە منداڵەکانمان مزگەوتیان لا قێزەون بێ مامۆستا وەکو مامۆسایەکی ئاینی قسەت بۆ کەراڵەکانی ڕاگەاندن بە خوێنرا و بە بیسترا و بە بینراوەوە چییە و هەم بۆ مسلمانان و ڕۆژەوانیشە لە مانگی ڕەمەزانە چۆن تەعامل لەگەڵ هۆیەکانی ڕاگەاندن کەناڵەکانی ڕاگەاندن ئەوەی کە تا دوێنێ شەو ڕۆژ بە دیار هەواڵەوە دانیشتووە بە دیار موسەسەلەوە دانیشتووە یان کەناڵەکان ئەو شێوازانی کە پێش ڕەمەزان هەیان بووە ئایا دەبێت تەعاملیان لەگەڵ بینەر لەگەڵ ڕۆژوانان چۆن بێ و بە پێچەوانەوە ڕۆژوانانیش لەگەڵ ڕاگەاندنە چۆن تەعامل بکەن من داواکارم لە کەناڵە بەڕێزەکان بەڕاستی ئەو کەناڵانی کە تایبەتن بە سیاسەتیش بەڕاستی وەکو کەناڵەکەی جەنابتان کە تایبەتە بە هەواڵ و سیاست و ێستا گرنگیێک بە مانگی ڕەمەزانەدەن شتێکی پیرۆزە باو کەناڵە بەڕێزانش گرنگی بە مانگی ڕەمەزان بدەن چونکە دڵنیام ئەوی لەو کەناڵانەی شەکان مسلمانن ئەو خەڵکەی کە ئەیبینێت لە کوردستانە مسلمانن با شتێک نەکرد لەگەڵ ئیسلامەتی و ڕەمەزانی ئەم خەڵکەدا نەگونجێت با فلیمێک پەخش نەکەن لە مانگی ڕەمەزانەدا کە منداڵەکان لە جیاتی ئەوەی بێن بۆ نوێژی تەراویح دانیشتن بە دیار کەناڵەکانەوە کەناڵی وایە فلیم پەخشەکە مەسەلەن لە ڕەمەزانانی ڕابردووە یعنی مامۆستایان محاسبە کردەوە مامۆستا لە هەموو ڕکعاتێکی تەراویح قول والله احد بخوێنن کاکە بۆ قول والله احد بخوێنم وڵای فلیمەکەم لە دەستەچێ کاکە ژیان ئەمە کارێکی خراپە فلیمەکە هەر لێ مەدە کاکە لێ مەدە شتێکی ئەگەر شتێکی زۆر باشە لێ ئێدەن کاتێک لێدەن با کاتی نوێژی تەراویح نەبێت دوای نوێژە تەراویحەکە بێ خەڵک لە مزگەوت بڕاتەوە ئەو بۆ کەناڵەکانی ڕاگەاندن ئاگایان لێ بێت سنووری خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزانەدا نەشکێنن بەڕاستی زیاتر ئەو بەڕێزانش کە دەیانیشن بە دیارەوە فلیمانەوە ئاگادار بن خەڵکانێکە بووە لە ڕەمەزانی ڕابردوودا لەگەڵمانە بوون و نوقسانیان بوو لە بەڕێکردن مانگی ڕەمەزان ئێستا وفاتیان کردو و مردون لەگەڵمانە نەماون با ئێمە ئەم ڕەمەزانە بە هەلوەرگرین بە ئەم ڕەمەزانە بە دیار کەناڵەکان و ئەنتەرنێت و فەیسبوک ئەم شتانەوە بەسەر نەبین بەڕاستی ئەم ڕەمەزانە بکەینە مانگێکی عیبادەت ئەم ڕەمەزانە با خەریکی خۆمان بین واز لە حکوومەت بێن واز لە مەعاشی خەڵک بێنین هەر نایە غیبەتی حکوومەت بکەی هەر چاک نابێ هەرچی بکە هەر چاک نابێ ئاوە با لە مانگی ڕەمەزانەدا خۆمان چاکەین یعنی هەر کەسێک لە ئاستی خۆی کاکە تۆ بۆ دراوسێکت من بۆ دراوسێکم خراپم چی خەتای حکوومەتە
من سیارەیەکم پێ تیژەڕۆم خەڵک بێزارەکەم چی خەتای حکوومەتە من دراوسێکم هەرچی خاشاڵەیەکۆیەکەم لە بەردەم ماڵیانە فڕێدەم چی خەتای حکوومەتە من لەگەڵ منداڵێکە خراپم لەگەڵ گەنجێکە خراپم لە مزگەوت چی خەتای حکوومەتە با هەوڵ دەنێمە لەم مانگی ڕەمەزاندا خۆمان چاکەین کاتەکانی ڕەمەزان بە عیبادەتەوە بەسەربەرین تەنانەت با ئێمە ئەوەندەی استیفادە لە کاتەکان بکەین ئەو بەڕێزانەیە چن بۆ مزگەوت با بە جەماعی نەچن بۆ مزگەوت بۆ خۆت بە تەنها بچۆ بۆ مزگەوت زیکرێ بکە محاسبەی نەفسی خۆت بکە بڵێ ئەمڕۆ چیت کردووە چ تاوانێکت کردووە پەشیمان بەرەوە ئەم کارانە ئەنجام دێن باشترە بە دیارە و کەناڵانە و دانەنیشین کە لە ڕوومان نایە میوانمان بێت تەماشایانکەین هەندێک کەناڵی بەڕاستی خاوەن ماڵ لە ڕووی نایە بە دیار میوان و تەماشایکە ئەوەندە شتی خراپی تایە ڕۆڵدەن لە مانگی ڕەمەزانەدا زیاتر خۆیان بەو شتانەوە مەشغوڵکن کە بەرەو خوا و بەرەو دیندارییان بەڵێ ڕۆڵی مزگەوت و مامۆسایانی ئاینی بێگومان هەمیشە حزوری هەیە هەمیشە گرنگە بەڵام گومانی تیانە لەم مانگەیە ڕۆڵ و پێگەی مامۆسایانی ئاینی بانخوازان کەناڵە ئیسلامیەکان لایەنە ئیسلامیەکان شێخانی تەریقەت هەموو ئەو مەشرەبانی کە لە تەوژمی ئیسلامیا هەن یعنی ئەبێ ئەمان چی بکەن ئەبێ ڕۆڵ و پێگەی ئەمان چ جیاوازیەکی هەبێ لە پێش ڕەمەزانە طبعا مامۆسایانی ئەنیوەکو جەنابەت فەرموود لە غەیری ڕەمەزان و مانگی ڕەمەزانیشە بە تایبەتی لە مانگی ڕەمەزان ئەرکی مامۆسایانی ئاینی زۆر قورسە بێت خەڵکێکی زۆر ڕوو لە مزگەوتەکان ئەکات من نەسیحەت و ئامۆژگاری ئیدارەیەکی جوانی وەکو قوتابیەک بۆ مامۆسایانی گەورە و بەڕێزم ئیدارەی مزگەوت بدەن یعنی بەڕاستی ئیدارە نەدانی مزگەوت تووشی فەوزا ئەکات با هەوڵدەن مامۆستایانی بەڕێز لە حتا لە تەوزیعکردنی خورمایە لە پێشوازیکردن لەو کەسانەیە کە دێن بۆ مزگەوت با مامۆستا وتارێک بدا لە مانگی ڕەمەزانەدا لە شەوی لە دوای تەراویح لە کاتی تەراویحدا وتارێک بدا بە خێراتنی و خەڵکە بکە کە دێن بۆ مزگەوت سوپاسیان بکە سوپاسی خوا بکە بەس نەبێ کاکە نەچوە ماڵ بە ماڵ دەریان کە بە قسەشی نەکەن هەخوایان هاتون بۆ مزگەوت بە پێی خۆیان هاتون ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئیدارەکردنی مزگەوت ئیدارەکردن لە ڕووی قەرەباڵخی منداڵەوە ئیدارەکردنی خوشکانەوە ئیدارەکردنی برایان ئەمە زۆر گرنگە پاشان ئیدارەکردنی مزگەوت لە ڕووی فیانیکیەوە ئێستا گەرمە مامۆسایانی بەڕێزە بێ ئاگادار بن مزگەوت گەرم بێ خەڵک تااقەتی بەڕاستی نوێژوشتی نییە خەڵک تااقەتی نییە مەسەن نیو سەعات لە مزگەوت گەرمایە بێت تەحمولی نیان دێ خەڵک باوڵدا پێچێ هەر بە مسلمانانی مزگەوتەکە بڵێ ئالەتی فیانەکەرەوە مەسەلەن بۆ مزگەوتەکە پەیداکەن بۆی ڕەمەزان خەڵک تەراویحەکەی بە ئیسراحەت بکە خاڵێکی تر کە زۆر گرنگە مامۆستایانی بەڕێز مامۆستایانی ئاینی ئەنجام بدەن لە مانگی ڕەمەزاندا ئەبێ مامۆستایانی ئاینی بەڕاستی لەم مانگی ڕەمەزانەدا دڵیان زۆر فراوان بێ لەگە خەڵکیدا زیاتر فراوان بێ لە پێش ڕەمەزاندا چونکە خەڵکێکی زۆر ڕوو لە مزگەوتەکە هەرێکی تەبیعەتێکی جیاوازی شەیە خەڵکێک دێڵێ مامۆستاوە توخوات بۆ تەراویحەکە درێژ بوو یەکێک دێڵێ مامۆستا بۆ تەراویحەکەت کورد بوو یەکێکی تر دێڵێ مامۆستا وتارەکە زۆر درێژ بوو ئەبێ هەوڵدەن مامۆستایانی ئاینی ئەو تەبیعەتە جیاوازانە لە مانگی ڕەمەزاندا ئارام بگرن لەسەر ئەو تەبیعەتە جیاوازانە بەڕاستی هەین لەگەڵ هەموویانە تەعامل بکەن و چه فکرەیەکی لە دەرەوە مزگەوتەی بێ بەڵام لە ناو مزگەوتە وازی لێ بێنە لە ناو مزگەوت نابێ ئینسان فکرەی دەرەوە بێنێتە ناو مزگەوتەوە بۆ معنایی کە ئەوەی کە ئەتباعی خۆی بێ خۆشی بۆ ئەتباعی خۆی نەبێ خۆشی نێ ئەوە زۆر گرنگە مامۆستایانی ئاینی ئاگایان لەبێ خاڵێکی تر مامۆستایانی ئاینی ئەو مامۆستا بەڕێزانەی کە خوای پەروەردگار سەوتێکی خۆشی پێ نەبەخشی و نۆکو من لە قورئان خوێندنە کاکە خەڵک عەزاب مەدە بە دەنگە ناخۆشەکە بەڕاستی گرنگە مامۆستایانی ئاگایان لەوە بێ بۆ خۆت سەوت خوای پەروەردگار عیلمێکی زۆری پێبەخشیویت بەڵام سەوتی خۆشی پێ نەبەخشیویت تۆ دەی نیودانە سەعات تەراویح بەو خەڵکەکەی ئەو خەڵکە سەوتەکەت خۆش نییە قورئانەکە زۆر جار باش نییە مەسەلەن با گەنجێک بێنە قورئانێکی جوان بخوێنێ بۆ ئەوەی کە خەڵک مزگەوتی بەلاوە خۆشەویست بێت یعنی پیرەمێر لە شعرێکە لە دیوانەکەی باسی مزگەوتی گەورە ئەکات باسی مەلا سەعید ناوێکەکە لە ساڵی چلەکانە ئەڵێ بە بانگەی مەلا سەعید نیوەی خەڵکوازی لە مزگەوتێنە یعنی بە تەعاملی ئێمە و قورئان خوێندنی یعنی ئەگەر نەزانین بخوێنین سەوتی ئێمە کە خەڵکێکی سەوتی خۆشترە باوە پێشکە خەڵک لە مزگەوت ڕانەکە مامۆستایانی ئاینی با لەم ڕەمەزانەدا لە تەراویحدا بەڕاستی نەک تەراویحەکان ئەوەندە کورد بێ کە خەڵک فریای ڕکوع و سوجود نەکەن نەک تەراویحیش ئەوەندە درێژ بێ بەڕاستی خەڵکی تووشی مەلەل بێ خەڵکی تووشی بێتاقەت بێ ئەختیارێکە کە بەڕاستی بە پێوە ناتوانێت دانیشێ کاکە تووشی نەخۆشی بۆ ناتوانێت شەکرەیەتی نەیتوانێت نان بخوا کە فتاری کردوتەوە ناگرێ تۆ نیو سەعات بە پێوە ڕایگیری بەڕاستی ئەوە زۆر گرنگە مامۆستایانی ئاینی بەڕێز ئەبێ ئاگایان لەوە بێت کە
مزگەوتەکە هەتا وەکو ڕازاوەتر و هەتا وەکو خەڵکی دەنگخۆشتری تیاابێ و هەتا وەکو تعاملی خۆشمان لەگەڵ خەڵکدا بێ بەڕاستی خەڵک زیاتر ڕوو لە مزگەوتەکەات خەڵک زیاتر مزگەوتی لا خۆشەویستە بێ خەڵک زیاتر دینداری لا خۆشەویسترە بێ با ئێمە بینێ هۆکارێک بۆی کە خەڵک ئیسلامی لا خۆشەویست بێ نەک ئیسلامی لا بڕەنجێ بەڕاستی بۆیە زۆر گرنگە مزگەوتەکان مامۆستایانی ئاینی لەم مانگەدا زۆر ئاگایان لە مزگەوتەکان بێ خەڵکێک کۆ بۆ تۆ لە مزگەوتە 500 نەفەر کۆ بووەتەوە کە 500 نەفەر باسانی کۆ نابێتەوە بۆ خەڵک هاتووە لەبەر خاتری تۆ کۆ بۆ تۆ کاکە تۆ بەنیازی بەشەوەی هەرچی ئیسلامی پێی فێرکەی سەردانێکی هەیە میوانێکی هەیە نەخۆشێکی هەیە مەوعیدێکی هەیە تۆ دانیشی کاکە لەواچێ خەڵکێکی شەڕ دوایی لە ڕووی نیە خەڵکێک قەرسێ لە مزگەوتە تۆش ئەوەن وتارکوتی مەکە و داماوە یان مامۆسان مامۆسای بەڕێز نازم ناوی چی لێ بنم هەندێک تعاملەکەن بۆ نمونە هەژ ڕکات تەراوی حەکەن جگە لە سێوترەکە لە چوارە یا لە شەشە دانیشێ و تارێکگای وکو بڵی بە زۆر بووی ئەو خەڵکە لە بری چاوەڕێی تەراوی حەکاکە تاویکە یعنی ئەگە ئەو خەڵکی حەزی لە وتار بێ لە وتارە کورتە پوختەی تۆ بێ دوای یانزە ڕکعاتە تەراوی حوترەکەش بە هەر دانیشی ینی هەندێک جار هەیە ینی هەندێک مسڵمان بیستومەتەوە لە ناو مزگەوتەکانە بە خۆمان بە عەمەلی لێوین بینیمانە خەڵک گلەی هەبووە ئەم وتارە بۆ لەم کاتەیە بەس تەبەن خەڵکی مزگەوت هەرێکی تەبیعەتێکی من بۆ خۆم کە لە مزگەوتم خەڵک هاتووە لە مامۆستا با لە بینی تەراوی حەکاندا دقیقەیەک یان دقیقە و نیوێک حەدیثێکمان بۆ باس کەم ئیسراحەتێکەکەین هەم دەستنوێژەکەگرین بەڕاستیەوە بەڵام تۆ ئەگەر لە بینی یەک چارەک وتار بدەیت کاکە ئەگەر وتار لە 2 دقە زیاتر تێپەڕەکە لە بینی تەراویحەکانە بیخە کۆتایی کێ بۆ خۆی دانیشێ با دانیشەوەکو نوێژی جەژن کێ دانانیشە مەوعیدێ بڕات بەڵام ناکرێت لە بینی تەراویحەکانە خەڵک ئێمە خەڵک ڕاگرین بەڕاستی بەڵام بۆی خەڵکێک ئیسراحەت بکە ئاوێک بخوا ئەوە شتێکی باشە ینی لەو نێوانەدا خەڵکیش ئەمجا باوەڕ بفەرمو خەڵکی مزگەوت ئەرزم کردی لاوەڵە هەرێکی تەبیعەتێکی هەیە خەڵکێک زۆر باشە مامۆستا بەڕێز کاتمان نەما ئەمەژاکەن بۆی کە کادیتە دەرفەتمان نا ئینشەڵا لە گفتوگوی تایبەترە لە خزمەت جەناب مامۆستایان و زانانی ترە ئەبین بە درێژای ئەم مانگە ڕەمەزانە زۆر بۆ سوپاس بۆ بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانای ئاینی کە لەم گفتوگۆ تایبەتەدا وەڵامی هەندێک لە پرسیارەکانی ئێمەدایەوە خوا مەحفوظتان کە خوای پەروەردگار ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول کات خوای پەروەردگار وامان لێ بکات لەم مانگی ڕەمەزانەدا بتوانین خوای پەروەردگار لە خۆمان ڕازی کەین و لەگەڵ خەڵکیشدا ئاشتەوایەکی گشتی بکەین بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی خوای پەروەردگارم کەناڵە پیرۆزەی جەنابیشتان زیاتر و زیاتر بەهێز کات بگاتە هەموو شوێنێک و خوای پەروەردگار ڕەحم لە هەموو لایەکمان بکات و لە گوناهەکانیشمان خۆش بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تا گفتوگۆیەکی تایبەتی تر هەموو لایەک بەخوای گەورە هەسپێرین خواتان لەگەڵ